جارێکی تر سڵاو گەڕینەوە لاتان بۆ پێشکەشکردنی ئەم دیدارە تایبەتە لەگەڵ دکتۆر فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. دکتۆر پێش ناوبڕەکە وتمان باس لە پەیوەندیەکانی ئێستای هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دەکەین بە تایبەتی لەگەڵ حکوومەتەکەی نووری مالیکی. پەیوەندیەکان گەشتونەتە کوێ ئایا ئەوەی کە لە ڕێکەوتن نامەکەی هەولێرە بڕیاری لەسەر درا جێبەجێ کراوە یان خەریکی جێبەجێکردن؟ وڵا طبیعی ئێمە بەشێکین لە حکوومەتی عێراق و لە پەرلەمانی عێراق و لە هەموو مواسسات سەرۆکی کۆمار یعنی کورد بەشێکە لەو سیستمە لە بەغدا. بەڵام دەربارەی ئەو ڕێکەوتن نامەی کە ئەمزا کرا لەلایەن بڵێن نوێنەری العێراقیە و هاوپەیمانی کوردستان و هاوپەیمانی نیشتمانی بازێکی کێشەتیا کەوت. خۆی ئەو ئینیشتیڤەی ئەو مبادرەی جەنابی سەرۆک پەیوەندی هەبوو یەک هەموو لایەک کۆ بکاتەوە، دوو حکوومەت دامەمەزرێن. ئەوە بوو پەرلەمان دامەزرا، حکوومەت دامەزرا، سەرۆک کۆمار، سەرۆک وەزیران هەمووی. بەڵام پرۆسەی دامەزراندنی حکوومەت گەیشتە بنبەست چونکە خلافات هەیە لەسەر وەزیری بەرگری و وەزیری ناوخۆ تا ئەم لەحزەی جارێ اتفاق نییە لەسەرەوە. ڕاستە هەموو جارێ ناو پێشکەشەکرێت. خلافاتیش هەیە لەسەر ئەو ئەنجومەنی سیاسی کە دیارە لەسەر دەسەڵاتەکەی خلافات نییە وەکو لە اتفاقەکە هاتووە. خلافاتەکە لەسەر ئەوەیە کە سەرۆکی ئەو ئەنجومەنی سیاسیە کە دکتۆر ئەیاد مڕەشەحە عجبە لە پەرلەمان اختیار بکرێ یا لە لایەن ئەنجومەنەکە. طبیعی لە کۆن لە اتفاقەکە لەسەر وەرەقا وا نووسرا بوو کە لە لایەن ئەنجومەنەکە بێ. بەڵام دکتۆر ئەیادیش حەقیە ئەڵێ سەفیرێک پەرلەمان موافقە لەسەرەکە، وەکیل وەزیرێک پەرلەمان موافقە، قاید فرقەیەک چۆن ئەبێ من سەرۆکی لوجنەیەکی وا باڵا ببووم، مؤسسەیەکی وا مهم لەلایەن پەرلەمان موافقە لەسەر نەکرێت. اینجا خلافەکە لەوەیە. طبیعی خەلفیەتی هەیە، ینی ئەوەی پەرلەمان لەسەری موافقە بکەوە ببێتە سەرۆکی ئەو لوجنە قووەتی معنەویی زیاترە بێجگە لە سەلاحیەتی دوونیە جیاواز بێ. المهم لەو دوو مەسەلە گەیشتنە بنبەست. بەڵام لە تەنیشتەوە کۆمەڵی کێشە پەیدا بووە تایبەتی نێوان لیستی العێراقیە و هاوپەیمانی نیشتیمانی. دکتۆر ئەیاد عەلاوی زۆر جار باس لەوە دەکات کە هیچ ینی ئەو نۆ خاڵ بووە ئەو ڕێکەوتن نامەیە، بەڵام لەو نوێ تەنها دوانیان جێبەجێ کراوە، ئەوانی تر وەک خۆی ماونەتەوە. بۆیە زۆر جار باس لە کشانەوەکە لە حکوومەت. لەم ڕۆژانە باس لەوە دەکرێت کە سەرۆکی هەرێم دەست پێشخەریکی نوێی هەیە بۆ ئەوەی کە دکتۆر ئەیاد عەلاوی بمێنێتەوە و کشانەوە العێراقی کشانەوە نەکات لە حکوومەتەکەی مالیکی. ئەم دەست پێشخەریە چییە باس کراوە؟ تەفعیلە، ینی زیندووکردنەوەی مبادرەکەیە ئەنجا هەم بە هەمان ئوسلوب دوور نییە ببێ، ینی کۆبوونەوەیەکی فراوان لە دوایەوە دامەزراندنی دووسێ گرروپ مناقشە لەسەر بەرنامەکەی ئەوەی کە اتفاق لەسەر کراوە بزانین تا کوێ جێبەجێ کراوە، ئەگەر جێبەجێ نەکراوە بۆ جێبەجێ نەکراوە چۆن بتوانن جێبەجێ بکەن. ئەمە دوور نییە، ئەمە ڕاستە تەڕح بووە و ئێستا لە مناقشەیە لەلایەن هەموو هێزە سیاسەکان. بەڵام هەموو لایەک داوا لە سەرۆک بەرزانیەکەن کە جارێتر ئەم مبادرە تەفعیل بکاتەوە، ینی هەموو لایەک گەیشتونەتە و قەنەعاتە ئێستا ئەگەر جارێتر کۆبوونەوەیەکی بەو شێوە نەکرێ کە کرا کە حکوومەت دامەزرا مناقشەیەکی بەو شێوە نەبێ ترسن کە وەزعی سیاسی لە عێراق تەواو تێک بچێ و ئەمە نەک هەر بڵێن ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتن و لە پەرلەمانن لە عێراق، بەڵکوم دەوڵەتە گەورەکانیش ئەو مبادرە تەجیاکەن. پێ وایە لەم زوانە ئەم کۆبوونەوەی ببێ لە نێوان بە تەسەوەری من کۆبوونەوە دەست پێەکە لەم نزیکە، ینی بەڵام لە ئاستێکی بڵێن وەکو نوێنەری حیزبەکان، بەڵام سەرکردەکان کەی کۆ بنەوە ئەوە نازانم چونکە
پێویستە بەرنامەیەک ئامادە بکەین بەڵام ئەم جاوە ناسام ئەوە تهدی دەکرێت بەڵام دوور نییە هەروەکو ئەو جار یەکەم جار لە هەولێر تاکو ئەجواکە نەختێ نەرمە بکرێ و وەزعکە بەرە باشی بکەن جا دوایی بەرداوامبوونی چکە ئەمە جارێتتر بڵێن دەرگای مفاوزاتە کاتەوە جارێتتر مەسەن لە بەغداوێ دوور نییە. بەس لەوە کراکە هێرش کراتە سەر ماڵی دکتۆرایەت عەلاوی لەلایەن حکوومەتی عێراقیەوە. ئێوە وەک سەرۆکایەتی هەرێم یعنی هەڵوێستان هەبوو لە مەسلەیە قسەتان لەگەڵ حکوومەتی عێراقی کردووە بۆ هێوەرکردنەوەی ئەو بارودۆخی بەغداد؟ وەڵا ئەوە تازەیە ئەو خەبەرە تەواان تەبێ شتێکی ناخۆشە ینی چۆن نەبێەوە بەڵام جارێ بزانێ ئەزوابی چییە بەڵام بە هەر حاڵ هیچ مەسلەیەک لە نێوان حیزبەکان و هێزە سیاسیەکان و سەرکردەکان نابێ بە شێوەی توندوتیژی هەڵ بێ ینی توندوتیژی ناگەێنێتە هەڵ ئەگەێنێتە کێشەی گەورەتر تایبەتی لە بەغدا وەزعی ئاسایش باش نییە وەزعی خەدەمی باش نییە و ئێمە بەرەو هاوینە ڕۆین و هەموو معلومات کە ئەگاتە دەستمان وەزعی کەهرەبا یەکجار خراپە بێت لە بەشەکانی تری عێراق مەسلەی ئاو خراپە ینی مەسلەی ئەو چستانەی کە زەرورەتە بۆ ژیان هەمووی بەرەو خراپی ئەچێ وەزعی سیاسیش بێتە سەری وەزعی ئاسایش بێتە سەری ئەوە معناوەیە بەڕاستی کێشەکە گەورەترە بێ جا پێویستە ئەمە عیلاج بکرێت. پێتان وان نییە لە دوای تاڵبوونی ئەو سەد ڕۆژەی کەمالێکی تهدیدی کردبوو بۆ وەزیرەکانی ئەم حکوومەتە هەڵبۆشێتەوە و زۆربەی کاتەکە ڕۆی هەتا ئێستا حکوومەت ئیشێکی وای نەکردووە لە بەغدا؟ ئەزانی ئێمە لەگەڵەوە نین حکوومەت هەڵبۆشێتەوە دوای مەسلەی سەد ڕۆژ ڕاستی بڵێم ئەمە نەختێ تەقلیدی دەوڵەتانی غەربە و ئەمریکا سەد ڕۆژ تەقیم بکرێ و سەد ڕۆژ بەرامبەر دوونیە پلانی سەدرەکان بوو ئەوان 6 مانگیان دانابوو مەسلەی تەقیمکردن وەزعی عێراق ئەوە نییە بە سەد ڕۆژ تەقیم ئیشەکان بکەی ڕئیس وزەرا و ئەنجومەنی وەزیران پێویستە خۆیان تەقیمی ئیشی خۆیان بکەن و پەرلەمان ئەوە تەقیم بکە بڵێ بابا و ئەم وەزیرانە چیان کردو ئەنجا لە 100 ڕۆژ بێ لە 50 ڕۆژ بێ لە 6 مانگ بێ تەقیم هەر ئیشێک ئەمە ئیشی پەرلەمانە و ئیشی مەجلیس وزرا خۆیە بەڵام لە دوای 100 ڕۆژ کە هیچ کە ئەو پلانێک کە دانراوە جێبەجێ نەبووە یتەبێ معناوێ یا پلانەکە پلانێکی تموحە و ناتوانێت جێبەجێ بکە یا خەڵکەکە ناتوانێت ئەو پلانە جێبەجێ بکە من ئەمە ئەڵێم بەڵام بە تەسەوری من پلانیانیش نەبووە تۆ کە پلانت نەبێت چۆن تەقیمەکەی من نابینم پلانێکی گشتی لەلایەن حکوومەتی عێراقی هەیە و هەبووە کە باسی پلانێکی گشتی یەکەم باسی پلانی اقتصادی یەکەم پلانی پەروەردەیی یەکەم پلانی تەندروستی یەکەم پلانی قەتعی خەدەماتەکەم پلانی کارەبا و ئاوەکەم ئی باش نییە ئەو پلانە ئەنجا تەقیم لەسەر چی ئەبێ من تێ ناگەم تەقیم لەسەر چی ئەبێ تەقیم لەسەر ئەدای وەزیرەکە بێت دەوامەکە یا دەوام ناکەیە گەندەڵە یا گەنداڵ نییە ئەوە شتێکی ترە بەڵام تەقیم لەسەر ئەساسی سیاسەتی حکوومەت سیاستەکە چییە؟ لایانی کوردی لە بەغدا پێشماوەیەک باسی لەوە دەکرد کە کورد حەقی ئەوەی هەیە یەکێک لە پۆستە ئەمنیەکان وەربگرێت بەڵێ هیچ کاندیدێک هەیە بۆ وەرگرتنی پۆستە ئەمنیانە وابزان مخابرات بۆ کورد دەبێ کێشە نییە لەسەر ئەوە لە بەغدا لەسەر مەسەلەی کورد کێشە نییە کێشەکە لەسەر وزارەتی بەرگریە و وزارەتی ناوخۆی ینی لانی کوردی لە بەغداد پشگیری لەواکەن کە ئەو وەزارەتی بەرگری وەک لە ئیتفاقیەکە هاتووە بۆ العێراقیە بێیان پێیان وایە کە ئەو مڕەشەحەی نووری مالیکی دایناوە کاندیدەکەی و سعدون دلێمی کە بە کەفاءەت بێ و بچێتەوە جێگەی ئەمە پرسیارێکی باشە چونکە لە ڕاستی لە ئەو بەرنامەی کە اتفاق لەسەر کرا لە ژێر چەتری مبادرەی سەرۆک بەرزانی لە بەغدا باسی ئەوە کرا کە ئەم دوو وزارەتە بدرێتە کەسانێکی یەک بێلایەن بن دوو پرۆفشنال بن میهنی بن یعنی لە ئەساسە باسی ئەوە نەکرا بدرێتە ئەم قایمە یا ئەو قایمە تەبیعی شتەکە معلومانەوە یەکێکی بۆ سونیە بێ یەکێ بۆ شیع ئەوە جیاوازە بەڵام باس ئەوە نەکرا ئەمە پێویستە لەو قایمە بێ لە قایمەیەکی تر بێ باشە ئەوە یەک دوو باسیەوە کرا پرۆفشنال بێ سێ باسیەوە کرا بە تەوافق یعنی تەوافق هەبێ بەتابەتی لە نێوان سێ لستە ئەساسیەکە کە
تەمسیلی شیعەکانەکە و بڵێن عێراقیە و کورد پێویستە تەوافق هەبێت لەسەر ئەم دوو پۆستە و ئەو دوو شخصە دوو میهەنی بن سێ بێلایەن بن بەڵام ئێمە ئەبینین لە قۆناغێکی معەن بۆ مەسەرەکە وڵا ئەمە نوێنەری عێراقیە و نوێنەری تەحالوفی نیشتیمانی بەجاریش نوێنەری حزبی داوا هاتە پێشەوە یان نوێنەری ئەمە کێشەیەکی دروست کرد مەسەلە شخصەکە نییە مەسەلە مەبداکە اینجا ئەبینین بۆ عینادی لە واقع مەسلەی کێشەی کورد نییە واقع کێشەیەکە نێوان بڵێن عێراقیە و شیعەکانە ئەمجا مەبدەکە لای ئێمەش هەرەوەیە ینی بە تەوافق بێ و ئەو دوو مەبدەکەی تریش ئەگەر جێبەجێ بکرێ باشترە بێ بەڵام ئەگەر نەکرا معنەوێت تەجیلە بێتە ئەو کۆبنەوەتە پێشەوەی ماوەی بەرنامەکەم کۆتای بێ بگەڕێمەوە سەر مەسلەی چاکسازی لە هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم چەند بڕیارێکی دەرکردووە کە بەڕای زۆربەی شارەزایان بڕیاری گرنگن لەم کاتەیە ئەم بڕیارانە بەردەوامە بن ئایا شێوەی جێبەجێکردنی چۆن دەبێت ئایا جێبەجێ دەکرێت یاخود وەک هەموو ئەو بڕیارانی تر کە ماوەیەکی دوور و درێژیەوێت تاکو جێبەجێکرێت ئەو بریارانە وەکو جەنابەت باس بریاری زۆر گرنگە ڕاستی بریاری چونکە کە دراست کراوە وەزای کوردستان ئەبینین ئەو کێشانەی کە هەیە کە ناعەدالەتێک دروست کردووە لە مجتەماعەکە زۆربەی پەیوەندی هەیە بە زەویەوە دابەشکردنی زەوی چۆن وەرگرتنی زەوی کێ وەریگرتووە بۆ وەریگرتووە چۆن چی لێ کردووە ئەمە هەمووی پرسیارە و کە یەک دوو بریار دەرچوو کە پەیوەندی هەیە بە دەستەی وەبەرهێنان و ئیشی دەستەی وەبەرهێنان و مەسەلەی موساتەحە چۆن بێ لەسەر چه ئەساسی بێ گەڕاینەوە بۆ کۆمەڵی قوانین کە هەیە بۆ ئەوە بەڵام لەم قۆناغی کە دێ مەسەن دراسی یاسای وەبەرهێنانەکرێ جارێتر بزانین کێشەکە لە یاسایە چونکە باعث کێشە دروست بووە لە عەمەلە لە واقعە پەیوەندی هەیە بە یاساکەوە معناوێت تۆ یاساکە پێویستە دراست بکە یا بیگۆڕی ئۆکەی یاساکە دراستەکە باعث کێشە دروست بووە پەیوەندی بە تعلیماتەوە تعلیماتێک کە دەرکراوە لە لایەن دەستەی وەبەرهێنان باعث کێشە هەیە پەیوەندی هەیە بە هەیکەلیەتی دەستەی وەبەرهێنان بەڵام لە تەنیشتەوە تەبیعی دەستەی وەبەرهێنان ئیشێکی یەکجار زۆری کردووە ویستم باسی ئەوە بکەم زۆر کەس ئەڵێ وەک ئەوە وایە کە ئێستا ئەو گەندەڵی لە کوردستانە دروست بووە کە باسی لێ ئەکرێت درابێت بە دەستەی وەبەرهێنان کە ئەوان بەشێک بوو بێتن لە دروستبوونی گەندەڵی لە کوردستان ئایا ئەمە ڕەبتێکی دەستەی وەبەرهێنان جارێ تازەیە لە کۆمەلگای ئێمە تازەیەوە تەمەنیشی تازەتری بەراوردی بکەی لەگەڵ وزارەتەکان تر تازەیە و هەر ئیشەکەیش تازەیە و ئێمە ینی لە کوردستان طبیعی شەریکاتی دەرەوە و یاوانەی مستەسمرینی دەرەوە کە بێن سەرمایە لەمێ استثمار بکەن ناهاتن وەزای کوردستان جیاواز بوو اینجا قانونیەکیاندانا زۆر کراوە بوو قالوورەکە تاکو تۆ بتوانانی خەڵک بێنیتە ژوورەوە خەڵک بێ استثمار بکە بەڵام ئەو خەڵکەی سوء استفادەی کردووە لە بەعز مەشروعەکە لە بەعز پرۆژەیەکەوە پێویستە ئێستا علاج بکرێن دووەم ئێستا وەزعی اقتصادی کوردستان و وەزعی سیاسی کوردستان و ئەمنی کوردستان گەیشتووە تا ئەو قەناغە ئێمە هەموو شتێک کە لە دەرەوە دێ بە ئاسانی قبوڵی نەکەی ناتوانانی دانوسەندن بکەیت ینی تۆش ئەتوانی دانوسەندن بکەیت لەسەر ئەساس جاران ئەدوت وەرە جاران مەسەلەن مستەسمرێکە هات خۆی اختیاری شوێنیە کرد و هەموو شتێکیش پێی درا چونکە تۆ گەرەکتە سەرمایە بێتە ژوورەوە بەڵام ئیستا تۆ ئەتوانی شەرت و شوروع دابنێ بەڵام هەر لەگەڵ ئەو بریارانەی کە دەرچووە پەیوەندی نییە بەس بە دەستەی وەبەرهێنان بریارێک دوێنێ پێرێ لە ماوە دەرچوو پێش دو یەک درۆژ ئێوە پەیوەندی هەیە بە ئەتفای ئاڕازی طبیعی ئەویش بازێکی هەرە گەڕێتەوە لایسم بەڵام پەیوەندی هەیە بە حمایەی ئەرزی کشت و کاڵ مەسەلەن کۆمەڵێک کێشە پەیدا بوو لەوەی پێڵێن ماستەر پلانی شارەکان ماستەر پلان شار هەیە ماستەر پلانی هەیە بە سێ قۆناغ قۆناغی 1 و 2 3 قۆناغی سێ دوور نییە لە دوای 20 ساڵ جێبەجێ بکە بەڵام لە ئیستا و عەرزەکەی قۆناغی سێ کە عەرزێکی زراعیە نەماوە
اتفاق کراوە ئێمە هەڵەیە ئێستا گەرەک علاج بکرێ کۆمەڵێک مەسائلتر هەیە کە دێتە پێشەوە ئەم بەرنامە بەردەوام دەبێ بەرنامەی چاکسازی کە جنابی سەرۆک خۆی دەستی پێکردووە ینی پێشکەشی کرد و کۆمەڵی لیژان دروست بووە کۆمەڵی خوبەرا خەریکێتی هەر بڕیارێک دەرەچێ دوور و درێژ دراست دەکرێت لە ناحەیە اقتصادی لە ناحەیە قانون یاسایی هەمووی دراست دەکرێت بێجگەوە پێویستە گۆڕینیش بکرێت لە دەموچاوە ئەویش ینی ئەم بەرنامە دوور و درێژە و ڕناوەستێ باس لەوە ئەکرات بۆچی مەسەلەن لە گرێبەستێ نەوتەکانەوە دەست پێ نەکرا خۆ ئەوانش ئەوترێت کە نیشانی پرسیاری زۆر لەسرە ینی ئایا سەرۆکی هەرێم بە تەمایە بەوانە شاپیادا چوونەوە بک بەگرێ بەستە نەوتیەکانی کە لە هەرێمی کوردستانە زای گرێبەستێنەوەکان پێویستە دانیشتنێکی تایبەت بکرێ و مناقشە بکەین لە نێوان مختصین و خەڵکی شارەزار لەو مەسەلە بەڕاستی گرێبەستە ئەو گرێبەستانەی کە پەیوەندی هەیە بە نەوتەوە ئەبینین ئێمە زیاتر لە لایەن حکوومەتی عێراقەوە هێرێ من ناحی قانونیەکە ئاڵێم ئەگەر ناحەیە یاسایەکە باس بکەین ئێمە لە دەستوری عێراق فقرەیەک هەیە ئەڵێ هەرچێ لە پێش ئەم دەستورە هەر بریارێک بریاری قەزا بێ یاسا بێ گرێبەستێک بێ لە کوردستان کە کرابێ لە پێش دەرچوونی دستور 2005 ئەوە عملەیەکی دستوریە باشە ئێمە سێ گرێبەستمان هەبوو نەوت پێشەوە یعنی ئەوە جزێک بوو دستوری بوو چونکە ناحەی دستوری عێراق پێ اعترافەکە باشە بەڵام لە بەغدا وەزیری نەوتی پێشوو دەستی کردە هەتووە هاوارە ئەمە قانون نییە باشە تۆ خۆ دستورەکەی خۆت وێڵێ دستورەکەی تۆ ئەڵێ هەرچی هەر بریارێکی یاسایی بێ هەر گریە بەستێک بێ هەر لە کوردستان هەر بریارێکی قانونێک بێ لە پەرلەمانی کوردستان دەرچووە دەستوریە ئەوە سێگرێ لە دوای ئەوە کۆمەڵێک گریەبەست ئەمزا کراوە لەسەر ڕۆشنایی ئەو بەندانەی کە پەیوەندی هەیە بە دستورەوە چووکە یاسای نەوتمانە یاسای ناوتی کوردستان هەیە بەڵام من بەغدانیە باشە کێشە یاسایەکە بە تەسەوری من لە ساڵحی ئەمەیە ئەگەر کێشە یاسا بێ ئەمجا ناوەڕۆکی گریەبەستەکە ئەوە دراسەتیکە ئەوە بەڕاستی خۆ ئیشیەوەیە بەڵام بە تەسەوری من ئێمە لە مەسەلەی نەوت ئەو ئیشانەی کە کراوە ئیشی گەورە کراوە ئیشی گەورە کراوە و گەورەتریشە کرێ ئەمجا ئەگەر کێشەیەک هەوێت لەمێ و لەوێ تەبیعی ئەویش گرەک دراست بکرێت لە هەموو بوارێک گرەک دراست بکرێت بەڵام تۆ ناتوانانی بەرنامەیەکی چاکسازی دەست پێ بکەی ئیستا لە هەموو شوێنێک یەکەم چشت گەرەکتە لەو شوێنە و دەست پێ بکەیت کە پەیوەندی هەیە بە ژیانی خەڵک و تەسیری کردووە لەسەر ئەم وەزعە ئەبینی زەویە و خانووە و فرۆشتنی زەویە ئەمە دەست پێ کرد فەرقی ئەوە دروستە بەڵام من حەزەکەم چ شتێ بڵێم بەرنامەی چاکسازی بە دوو قۆناغە بێ قۆناغێکی کوردخایەن ئەمەیە کۆمەڵی ئیجرعات دەرەچێ و بەرنامە بەڵام بەرنامە استراتیجیەکمان هەبێ بۆ چاکسازی ینی بەرنمەیەکی درێژخایەن ئەو بەرنامەی درێژخایەنە بەڕاستی کۆمەڵی بوارە گرێتەوە لە بواری یاسایی ئەو یاسانەی کە خۆمان دەرمان هێناوە لە 92 تا ئێستا عەجەبە کێشەمان هەیە لەگەڵ یا کێشەمان نییە پێویستە بیگۆڕین ئەو یاسانەی کە دەرمان هێنەوە یا نەمانتوانێت دەری بێنین یاساکانی زمانی سەدام جارێ بەردەوامەوە کێشەی بۆ ئێمە دروست کردووە یعنی ئەوە تەبیعی دراستەتەوە ماوەیەکی دوور و درێژەوێ ناحەی ئیداری ئێمە نەوعێت لە بیرۆکراتیەت هەیە لەم وڵاتە باش ئەم بیرۆکراتیەت چۆن علاجەکەی ناحەی ئیداری ئەم ئاساری دوو حکوومەتی هەر جارێ ماوە ئەمە چۆن علاجی بکەین ئەمە بەشێک لە چاکسازی ناحەی اقتصادی ناحەی استثماری ناحەی تربەوی پەروەردە ئێمە پێویستە پەروەردەی خۆمان علاج بکەین و چاکسازیەک بکەین لە پەروەردە چونکە تۆ چاکسازی لە پەروەردە بکەی ئایندەیش گەرانتی دەکەی چاکسازیەک لە تەندروستی وەزعی تەندروستی کوردستان سیستمی تەندروستی کوردستان معنایەوەیە تۆ استراتیژیەکی چاکسازی دەوێت و استراتیژیەی چاکسازی بنکەفرا حکوومەتێکی ئەوێ بنکەفراوان بێ بەڕاستی هەموو کەسێ بەجە دکتۆرە توانین بڵین تا ئێستا کوردستان استراتیژیەتێکی نەبووە بۆ فەرمانڕەوایەتی لە کوردستان یعنی زۆر جار باسی وەکرێڵێ و برادرانە هەموو لە شاخ خاتون خیبریان نەبووە نیانزانیوە چۆن ئیدارە ئەکەن یعنی ئەمە هۆکار بووە کە ئەو هەموو کێشانە کەڵەکە بێ و گەندەڵیەکی بەرفراوان دروست مەسەلەی ئەو برادران لە شاخ هاتوونە زۆربیان خوێنەوار بوونە زۆربیان کادری مهمن ینی پێویستە ئێمە لە قەدری ئەوان و قیمەتی ئەوان کەمەوە نەکەین بەڵام بەرنامەی چاکسازیمان هەبووە یا استراتیژیەکمان هەبووە پلانێکی استراتیژیمان هەبووە بواری اقتصادی بواری مالی بواری پەروەردەی بواری تەندروستی بۆ ئەمە ناوە لە نەمان بووە
نەوەڵە نیمانە ئەوە ڕاستیەکەیە اینجا ئەمە کێشەیە بەڵام بۆ نەمان بووە ئەتوانین پرسیار بکەین بۆ نەمان بووە من وەکوتم تا 2003 وەزعی کوردستان وەزعێکی دەڵەمە بووە وەزعێکی چۆن بووە تۆ هەم معارەزە بووی هەم حکوومەت بووی معارەزە بووی چووکە بەرامبەر سەدام ڕاوستۆی بەڵام حکوومەت بووی خۆجیش لەمێ حاکم بووی چۆن ئەبێت تۆ لە هەمان کورسی لەسەر هەمان کورسی دانیشی بەڵام دوو هەنت هەبێ دوو موقعیت هەبێ موقعێکی زد یەک باشە تا 2003 تۆ اقتصادت نەموو کۆ بنەمای اقتصادی کوردستان چی بووە تا 2003 پێم بڵێ چی بووە ئەگەر خۆراک بەرامبەر نەوت کە لە 95 و دەستیان پێ کرد جێبەجێ بکرێت دوای لە واقع وابزان و 97 جێبەجێ بوو یا 96 ئەگەر ئەوە نەبووایە خەڵک برسی بوو لە کوردستان باشە وەزع اقتصادیەوە بوو وەزع اقتصادی ئێمە چی بوو لە حدودەکان ئەشیانە هەناو ئەیان برد بۆ وڵاتانی ترک تۆ زەریبەت وەرەگرت لەکوێ تۆ ئەساسێکی اقتصادیت هەبوو لە دوای 2003 تا 2005 تا 2006 کە باسی میزانیا کرا 7% چۆن هات با باسی بکەین چۆن هات ئەو میزانیا تا پاریش وەکو معاشە درا ماگانە میزانێکە هات تۆ میزانێت نەوێ ناتوانێت پلاندا بنەی ئەویش واقعەکەیە تۆ بێجگەوە کێشەی سیاسیمان هەبوو لەمێ کێشەی وەکوتم شەڕ و مەرافە لە نێو خۆمان هەبوو بۆ ئەوە پلانێکی استراتیژی یا پلانێکی فراوان دەربارەی اقتصاد بێ ئێمە اقتصادمان بەرەو کوێ ئەچێ اقتصادمان لەسەر ئەساسی اقتصادێکی کە باسیەکەین اقتصادی سوق بێ باشە اقتصادی سوق سبەی دوو سبەی ئێمە نەوت ببێتە ئەساسی اقتصادی ئێمە چۆن معاملە لەگەڵ یاکەین دەوری نەوچی ئەبێ لە اقتصادی ئێمە وەزعی زراعەت چۆنە بێ وەزعی توریزم سیاحەت چۆنە بێ چۆن بنیانی بکەین ئەمە ئەساسی اقتصادی ئێمە پێویستە بێ بەڵام جارێ بەڵام استراتیژیەکمان هەبوو بۆ ئەوە نەمان بووە ئیستە وەزع ئەوە هاتووەتە پێشەوە کە یەک وەزعی میزانیە ئێستا استقراری وەرگرتەوە ئەو میزانەیە کە لە کوردستان لە بەغداو دێ وەزعی هەرێم بەرەو ئارامی چووە وەزعی خەڵک بەرەو باشی چووە بەوەت عام وەزعی اقتصادی عام تاک بەرەو باشی چووە پێویستە ئێستا ئێمە علاجی کێشە ئەساسیەکان بکەین پێویستە پلانێکی وازەحمان هەبێ بۆ اقتصادیش چ سیاسەتێکی اقتصادیمان هەبێ چ فەلسفەی اقتصادیمان هەبێ تەرحی بکەین پێویستە ئێمە پلانێکی وازەحمان بێ بۆ پەروەردە چ فەلسفەی پەروەردیمان هەبێ فەلسفەی پەروەردە چییە لە کوردستان ئەمە پرسیە ئەزانم خۆ هەوڵ دراوە مؤتەمەرات کراوە بەڵام چ شتێک کە چسپێنین کە وازەح بێ ئامانجەکەی وازەح بێ وەسیلەکەی وازەح بێ کاتەکەی وازەح بێ میزانەکەی وازەح بێ ئەوە پلانە ئەمانەمەی پێویستی بە گۆڕینی سیستم نییە لە کوردستان ئەو گۆڕینش کاریگەری سەلبی نابێتە سەر ئەکی تۆ هەر گۆڕینێک بکەی خۆ بۆ بەعزێک سەلبیە بۆ بەڵام بە تەسەوەری من ئێستا ئێمە گەیشتینە قۆناغێک دەها مؤسساتی بیر بکەینەوە مؤسساتی بیر بکەینەوە کە گەیشتینە مؤسساتی بیر بکەینەوە حتا ئەم مەسەری کێشەی گەندەڵیش کەمەوە بێت چونکە ئێستا ئیشکردن لەسەر زۆربەی جار لەسەر ئەساسی مؤسساتی نییە چونکە مؤسساتەکان ضعیفن لەسەر ئەساسی شخصێک ببینی لە شوێنێک چالاک بێ مؤسسەکە ئیشەکات شخصێک ببینی چالاک نەبێ خەڵک دێ بۆ لای شخص بۆ لای مەسئولی یەکەم ناچێت بۆ لای مؤسسەکە چونکە ئیشەکە ناڕواتە ڕێوە ئێمە پێویستە مەسەلەن باسی پلانەی داهاتوەکەین پلانێکی ئیداریمان هەبێت لەسەر درێژخایەن چۆن ئێمە بتوانین مؤسساتەکان ئەوەی هەیە کە زعیفە بە قوتێ بکەین ئەوەی نییە چۆن دای بمەزرین چۆن ئێمە بتوانین تەدریبی خەڵکی خۆمان بدەین کە بە مەهێنیەت ئیش بکەن نەک لەسەر ئەساسی حزبایەتی لە نێو دایرەکەی خۆی ینی کە باسە کرێ لە وەڵا ئەوەی حزبیان لە دایرە نەبێت ئەمە نییە لە هیچ شوێنێک نییە تۆ ناتوانێت قەدەخی خەڵکی چۆن بیر بکاتەوە چۆن ئینتیمای حزبی بێ بەڵام تۆ فێری خەڵکە مهنی بێ ئەوەیە ئیشەکە مهنیت بە تدریب و بە معرفەت و بە دنیا دیدا ئەبێتە مهنی کاتام دەستەڵاتە لەمە دووە ئەم کاراناکات پێویستە ئەمە هەمووی مناقەشە ئەکرێەوە خرێتە بەرچاو ئەم بەرنامەی چاکسازیشە پێویستە ڕێگا بکاتەوە بۆ ئەوەوەی لە ئێمە ناتوانین لەسەر ئەساسی ڕەتفعل سیاست بنیان بکەین پێویستە سیاسەتی فعلمان هەبێ خۆت پلانت هەبێ خۆت ئامانجت هەبێ خۆت بزانی چیەکەی بەرەو کوێ ئەچی ئەمە لە هەموو دەستگاکان گەرەگوا بێ
زۆر سپاس دکتۆر بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئامادەبوونتان لە بەرنمەیە سپاس.